ئەوەی کە باس ئەکرێ ئێستا لە سلەیمانی فەزای تۆخاندن زیای کردووە هەست دەکرێت کە دەسەڵاتداران ئاماژدارانە هەوڵەدەن ترس زیابێت فەزا میلیتاریزە بکرێت چەنێ دروستە ئەمە بەڕاستی ئەزمونەکرێت ئێستا لە زۆنی سەوزدا تەبیعەتی ئەم شارە تەبیعەتی تەسلیم نەبوونە بە ئەو واقعی کە هێشتا لە هەر کووسەوکۆڵان و هەرچ ناوسێکە بۆنی سەرکوتگەری بۆنی ستەمگەری بۆنی سەرسانەوە بۆنی ئیسداتی دەبێت بۆی بەرحاڵ ئەمە ئەتوانم بڵێم بابەتێکی دوو تەرەفەیە وەک نەخشە و پلانێکێکێتی نیشتیمانی هەیبووە بەڵێ ئەوە بە ڕادێکی ئەتوانین بڵێم بەرچاسوێتە پێشەوە بەڵام وەکو قبولی ئەم بابەتە وەکو تێڕوانینی خەڵک وەکو بێزاری و نەفرەت و ناڕەحاتی و ناڕزایی خەڵق لەم حاڵەتە بەڕاستی لە ئاسێکی یەکجار باڵا ئەم ناڕزای و نیگەرانیە لە کۆمەڵگەی کوردستان و لەم ناوچە بەدیەکرێت کێشەکە ئەوەیە بەرحاڵ ئەم ناڕزایەتی هێشتا تەبدیل نەبووە بە هێزێ کە هاوکێشەکە پێسەوانەکاتەوە لە بەرابەر بێچێتی نیشتیمانیە کە دەنگی ئازادی و ئازادی خوازی و دەنگی ناڕزایەتەکانی خەڵکی ئەم ناوچەیە لە شوێن جێگە و ڕێگە و مەکانێکا بێ کە خودی یەکێتی نیشتیمانی بکەوێتە ژێر کاریگەری ئەو بارودۆخە و بارها بکێتە جۆرە لە پاشەکردن بۆ پاشەشەکردن سەبارە بۆ نەخشە و پلانەکە خۆی دایناوە بۆیە بۆ ئەندازەی کە ئێمە سوێنە شەقام ئەگەرچی ئەو ئەندازە هیچ سیاست و پلانێکی یەکێتی نیشتیمانی ڕەنگە نەگۆڕابێ ئەمنیەت و ئاسایش و دەستگاکانی ڕاگەیان دەستگاکانی ئاسایشی ڕەنگە نەگۆڕان بێ بەڵام لە هەر حاڵ خودی ئەو پەرچەکردداری کە ئەوان هەیان بوو هێمایە بۆ ئەوەی کە ئەوان چ ترس و نیگەرانیەشیان هەیە لە دۆخی سیاسی لە دۆخی ئازادی لە دەنگ هەڵبڕین بۆ داکۆشیکردن لە ئازادی